هەڵەکەی حەلبووسی لە سیاسەتدا هەڵپا ملشکانی بەدواوەیە و کورتبینیش دەیان کارەساتی جۆراوجۆر دەخاتە سەرڕێگەت. سەردار عەبدوڵڵا نووسەر و ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نووسیوێتی دوور لەو هەڵڵا و لێکدانەوە یاساییەی بڕیارەکەی دادگای فیدراڵی دژ بە محەممەد حەلبووسی ناویەتیەوە لایەنێکی گرنگی دیکەی ئەم باسە ئەوەیە کە تاوانباری سەرەکی تێیدا خودی حەلبووسیە، بەڵام بەداخەوە کەم کەس باسی دەکات. لە بنەڕەتدا ئەو لێکدانەوەی دەیەوێت نایاساییبوونی بڕیارەکە بەهۆی پاڵپشتی یاسایی و دەستوریەوە بسەلمێنێت. تێگەیشتنێکی ناڕاستە و بێ ئەوەی بەخۆشی بزانێت شەرعیەتی یاسایی و دەستوری دەبەخشێتە دادگاکە. سەقەتە چونکە کردار و ڕەفتارەکانی ئەو دادگایە ئەوەی تێپەڕاندووە. شەرعیەتیش دەبەخشێتە دادگاکە چونکە وەک ئەوە وایە بڵێت ئەمە یەکەم بڕیاری گوماناوی نایاسایی و نادەستوری دادگاکەیە. لە دووهەمی خولی پەرلەمانی عێراق ئێمە ڕامان وابوو کە کورد و سونە بە هیچ جۆرێک لە بەرژەوەندیماندا نییە عێراق دادگای فیدراڵی هەبێت. هەر ئەو کاتەش لەگەڵ فراکسیۆن و سەرکردە کورد و سونەکاندا بە وردی ئەوە مەخستە ڕوو کە پێویستە کار بۆ پەکخستنی هەوڵەکانی دەنگدان لەسەر یاسای دادگای فیدراڵی بکەیت کە بەپێی دەستور دوو لە سەرسەی دەنگی ئەندامانی پەرلەمانی پێویستە. هاوکاتیش کار لەسەر هەڵوەشاندنەوەی دادگاکەی ئەو کات بکەیت بەو پێیەی نادەستوریە. ئەم کارە هەروە ئاسان نەبوو، دەبوو کار بۆ شکاندنی نیسابی کۆبوونەوەی دەنگدان بە یاساکە بکەیت بەبێ ئەوەی لەگەڵ مەرجعیەتدا ڕوبەڕوو ببنەوە. هەڵبەتە ئەو کاتە مەرجعیەت زۆر پەلەی دەکرد بۆ دەرکردنی یاساکە، بۆیە ناچار بووین زۆر بە وردی ئەو کەیسە ئیدارە بدەین، واتە نیساب بشکێت بەبێ ئەوەی وا دەرکەوێت کە ئێمەین. بۆیە هێندێک جار یاریمان لەسەر دڕدۆنگی نێوان مالکی و گروپەکەی دەکرد. ئاخرەوی ڕۆژێ سەرباری هەموو ناکۆکیەکانی کورد لە بەغدا لە مەسەلە چارەنووسسازەکاندا یەک هەڵوێست و یەک ڕیز بووین. هەندێک جاریش دەنگدانمان بە یاساکە دەبەستەوە بە گرنگی سەبارەت بە مافی کورد و گەلەکەی. بە هەر جۆرێک بێت بە زانین یا بەڕێکەوت توانیمان درێژە بۆ دۆخە بدەین تا گەیشتە بەهاری ساڵی 2021. لەو کاتەدا حەلبووسی سەرۆکی پەرلەمان بوو، کازمی سەرۆکوەزیران و بەرهەم ساڵحیش سەرۆک کۆمار بوو. تاوانە گەورەکە کە کردیان ئەوە بوو بە شێوازێکی نادەستوری و نایاسایی بڕیاری ژمارەسی ساڵی 2005 هەموار کرد، بەوەش ئەم دادگایی ئێستا دامەزرا. ئەو کاتە ئێمە و خەڵکی دیکەش هاوارمان دەکرد کە ئەمە هەڵەیەکی کوشندەی و ملی خۆمان تەسلیم بە وڵاتێکی دراوسێ و میلیشیاکانی لەناو عێراق دەکەین. بەڵام بەداخەوە غرور و تاگڕەوی حەلبووسی گەیشت بووە ئەو پەڕی. حەزی کوێرانەشی بۆ دەسەڵات و ئیمتیازەکان گەیشت بووە ئەوەی دۆخی ناکۆکی نێوان یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆکۆمار بخوازێتەوە و داوای پۆستی سەرۆکۆمار بۆ خودی خۆی بکات. لە سیاسەتدا هەڵپا ملشکانی بەدواوەیە. کورتبینیش دەیان کارەساتی جۆراوجۆر دەخاتە سەرڕێگەت. ئاخر ئەوەیە جیاوازی نێوان ئەزمون و هەڵپە و هەڵەشەی. جیاوازی نێوان سیاسیە کە پرسی گەورەی هەیە لەگەڵ کەسانی مشەخۆر کە بۆ بەرژەوەندی تایبەت و حەزی دەسەڵات هاتوونەتە کایەکەوە. ئەگەر حەلبووسی ئەو هەموارە نایاسایی و نادەستوری هەمواری یاسای دادگاکەی نەسەپاندایە و بەرهەم ساڵحیش ڕێگری لێ بکردایە، ئەوە ئەو هەموو بڕیارە نادەستوری و زاڵمانە دژ بە کوردستان و گەلەکەی دەرنەدەچوون. خودی حەلبووسیش دووچاری ئەم چارەنووسە تراژیدیان نەدەبوو. حەلبووسی تەڵەیەکی نایەوە و ملی خۆی پەڕاند.